سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی شۆفێرانی تەنکەرەکانی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. ئێستا لە دەواازەی پەروێزخان لە باشماغ کێشە دروست بووە، زیاتر لە هەفتەیەکە بنزین لە ئێرانەوە نایەتە هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو دەواازانەوە. ئەمەش تا ڕادێک نرخی بەرز کردوتەوە بۆ 1 لتر بنزین 25 دیناری عراقی زیادی کردووە. بابزانین ئەم کێشەیە چۆنە شۆفێرانی کورد، شۆفێرانی ئێرانی کاربەدەستان، خاوەن بەنزیخانەکان سەبارەت بە داهاتووی نرخی بنزین چی دەڵێن و کێشەکان بە چ شێوەیەک چارەسەر دەبێت؟ تۆ وەکو سەرپەرشتیاری بەنزیخانە کە لەم بوارەدا کار دەکەی بۆچی گران بۆ بنزین؟ بنزین دەکەوێتە سەر ئەسعاری بۆرسەی عالەمی و بۆرسەی خۆشمان. زیاتر کۆمپانیەکانی خۆمان دەتوانن تەلاعوب بە بنزین بکەن و کۆمپانیا گەورەکان. ئێمە وەکو بەنزیخانە هیچ دەسەڵاتێکمان نییە. چەند دەبی گران بۆ چەند دەبی؟ تەدریجی تەقریبەن ئەوە چەند ڕۆژێکە بە تەدریجی سەبر بەرزی دەکەن. 1 لتر چەند زیاتر لە 6 دینار 70 دینار. کاتی خۆ یەک مەسەلەن ئەو بنزینی بە ئەبسەت بڵێ میسال بینینەوە، کاتی بنزینی کار پێش هەفتەیەک سعرێک بوو، ئێستا تەقریبا گە حسابی بکەی 50 دینار 6 دیناری چۆتە هاتە سەری. پێم بڵێ چێ تەحەکوم بە نرخ دەکا؟ بەنزیخانەکانە، کۆمپانیایە، وڵاتانی دەوروبەرە؟ کۆمپانیەکانی خۆمان کۆمپانیای گەورەکان و مەسفاکان تەسیرێکی گەوریان هەیە، زائیدەن ئەو سنوورانە کە لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی جیران جیران هەمانە ئەوانش تەحەکوم دەکەن. ئەوەش تقریبا هەفتەیەک دەبێتن داخل نەکراوە. ئێستا هەفتەیەکە دەواازەکان داخل نەکراوە لەسەر کێشەی تەنکەرەکان. بەڵام پێم بڵێ ئەگەر ئەو پرۆسێوا بەردەوام بێ و ڕاگرتدان نرخەکە بەرز دەبێتەوە؟ ئەوە دەمێنێتەوە لەسەر ئەو مەسفانەی کە لە داخلی کوردستان هەنا دەتوانن چەند بەرهەم بهێنن. ئەمان نرخی بنزین و گازوایل و جۆرەکانی بنزینە کە چ گۆڕانکارێکی بەسەرداهاتوە. کاکی بەڕێز لێرە سەرپەرشتی ئەم بەنزیخانەیە دەکا، بابزای نرخەکان چەند گۆڕانکاری بەس؟ نرخەکان سەبارەت ئیلە بە بنزینی معنەی عادی نۆرماڵەکە ئەو گۆڕاوە تقریبا هەفتەیەکە وای بەسەراتوە. هەفتە پێش ئێستاش تقریبا بە 400 بوو، ئێستا بۆتە 450. با لە سوپەرەکەەوە دەست پێ بکە. ئێستا بە 750 هەوکە خۆیەتی بۆ نەگۆڕاوە. سوپەرەکە سوپەری تورکیا ئەو جیاوازە نۆرمالەکە ئەوە لە حدود ئێستا حدود گیراوە، لە حدود پێشتری سیارە داخل دەبوو لە حدودی ئێران. بەڵێ گیان، بەس ئێستا کە حدودەکە گیراوە، ئێستا ئیلە بەنزین معنەی چەند گرام بووە؟ تقریبا 15 دینار گرام بووە بۆ هەر لترێک. بۆ هەر لترێک. باشە، نۆرمالەکە گرام بووە. گازوایلەکە سابتە؟ سابتە، هەمووی سابتە. خۆیتی مەحەسەنەکە چییە؟ حەسەنەکەش ئەویش برێن ئەویش سوپەرە، بەڵام بنەعشی تر ئەنی کوالیتی یەکس لە سوپەری خراپترە. باشە، پێم بڵێ بۆچی گرام ینی گرام بۆ هۆکار چییە؟ دێمە بۆ خۆمان بەنزینمان نییە؟ خۆمان هەمانە، بەس زانی چۆنە حدودا زانی چۆن پێشتری هاوردە زۆرە بوو برێن ئیرانیە و تورکیە و خۆمانەیە، بەس ئێستا هاوردەکەمە ئیلە خۆمانەکە کەمتر بووە. ئەمە ژوای کردووە نرخەکە گرام بێت. داهاتوو چ دەبینی؟ گرانتر دەبێ یانیش کێشەکە کاتیە؟ کاتی ئینشاءالله حدودەکە بکرێتەوە هەزارتر دەبێت. پاشە ئەوەی چەند بەنزیخانەیەکمان بەسەر کردەوە بینیمان کە تا ڕادەیەک نرخەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە، وەکو خاوەن بەنزیخانەکان دەڵێن بە بەراورد لەگەڵ ڕابردوو 15 ڕۆژ لە ڕابردوودا ینی 1 لتر نرخی هەر 1 لتر بنزین چەند دینارێکی هاتوۆتە سەر. دەڵێن ئەمە تا ڕادەیەک کاریگەری لەسەر بازار دروست کردووە. باسییان لەوە دەکرد کە ترسیان لەوە هەیە دۆخەکە گەروا بەردەوام بێ بنزین نێ لە دەرەوە گۆڕانکاری لە نرخەکە زیاتر ڕوو بدات. ئێمە هاتوونێتە بۆرسە، ئەوانە هەموو کاسبکارن.
لێرە کاری بنزین دەکەن نەوت دەکەن گاز دەکەن بەڵام ئێمە ڕێک هاتوینەتە ناو ئەوانەیە کە ئیش بەسەر بنزین دەکەن ئەوانە هەموو نمونێ ئەو بنزینانەیە کە بەشێکیان نمونونەکانیان هێناوە هەر یەکێک دەڵێ کاکە فەرمووەمە بنزین بەو سەرێ بە سەری ئەمڕۆ بنزین گران بۆ هەرزان بووە ئێستا بنزین گران بووە گران بوو گران بوو بۆ کار چی؟ هۆکارەکەی ئەوەیە لە حدودی پەروێزخان و باشماخ زۆر بە بەتەئی داخل دەبیتن ینی ئەو سنوورە بۆ دیاریکردنی نرخی بنزین لە کوردستان گرینگە زۆرش گرینگە زۆر گرینگە لەبەرەوەی بنزین و نفتێکی زۆر لەوێ دێتن زۆر دێ زۆر دێتن لەوێن باشە بۆ بە لە حاجی ئۆمەران نایە بۆ لە ئیبراهیم خەلیل نایە بۆ لە سنوورش بکەن بەخۆی لە عاجی ئۆمەرانیش دێتن بەس ئەوەی عاجی ئۆمەران هەر ئەوەندە کە ڕادەگە ئێستا ئەو کەمیە لە بازاری هەیە چەند گرام بووە چەند گرام بووە نرخی تقریبا 70 دلار تانی سوەتە سەری یەکتان هەفتا دو لە ماوەی چەندی ئەو فەرقە دروست بووە لە ماوەی تقریبا دەڕۆژ پاز ڕۆژ لە ڕۆژ پاس دەڕۆژ باڵێ باشە پێم بڵێ ئێمە هەر دەڵێن کاکە بۆ خۆمان بەرهەممانەیە کار بازیان بەرهەم دەنێتە بەغدا دەنێتە مووسڵ چیە مەوزۆ چیەمە ئەتیمان لەسەر بەنزینی دەرەچی بکەین بۆ دەبێ ئەمە بنزینی خۆمان کەمە بەش ناکە کەمە کەم بە بەش ناکە بەجددی کەمە بنزین برێ کەمە دەڕوە لە بەغدایە دەڕوە دەڕوا بەرێ یعنی ئەوەی کە ئێستامە هەمانە ڕۆژانە پێداویستەکەی بەش ناکە ناوەڵت بەش ناکە ئێستاگەر ئەوەی نەڕوە لە بەغدای و ناوە خۆ زیادیش دەکات زیاد دەبێت سعرەکەش ڕادەوەست لەوەی خۆی بەڵام بەپێی زانیاری من بەغدا خۆی نەوتەکە دەنێری لێرە بەس تەسفێ دەکرێنی نەوتی کوردستان نییە بستە بەغدا بەغدا دەنێری وانە بەرێ بەرێ باشە. کار دەزانم بەغدا دەنێریتە کار نەوت دەنێری ئەو بەنزینی دەدات بەرێ وانە بەرێ. باشە پێ دوای نرخەکە لە داهاتوسی بەسەر بێت وەڵا هەوابی گرانتر دەبی گرانتر دەبێت باش پێمان باشە حکوومەت پێداچوونەوەی بکاتن ئێستا چەند بنزیخانەکەیە و ئەحسا دەکرێتن ئەو بنزیخانە هەر کەسە و عسەی خۆی لۆ دیاری بکرێتن حکوومەت بنزینەکەی دابشکاتن ئێستاکە لە بازار ڕژ یعنی حکومت بە پرۆسەکە بالضبط دەبی حکوومەت پرۆسەکە هەستیتن بنزین لۆ بنزیخان دابین کاتن ڕۆژانە ئێستا هەولێر چەند میلیۆن لتری دەوێتن بنمونە 5 میلیۆن لتری دەوێتن ڕۆژانە 5 میلیۆن لتری دابین کە ئەوجە لە ئێران دەینی لە تورکیا دەینی ناوەخۆیتی یعنی حکومت سەرپەرشتی حکوومەت سەرپەرشتی نەکاتن بازار دیار نابیتن دیار نابێت. نا ڕۆژە گرانە ڕۆژە گەرزانە بەڵام بازار ئازادی زیانمان پێدەگەینی ئەگەر بازار ئازادی هەر کەسێک بۆ خۆی بکڕی بفرۆشی ئەم بەڕێزە دەڵێ کاکە بە حکوومەت سەرپەرشتی پێ دوایە لە دەستی حکوومەت بی قازان زیاترەیان لە بازار ئازاد والله بازار ئازاد نەبێ خۆ گرانتری شەبێت تازە حکوومەت گرانتری دەکات تۆ لەگەڵم بیرۆکەنی ناوەڵ لەبەرەوەی ئێستا بەس کارتە و زەعکاتن لتری مانگەشکە دەگاتە 600 دیناری بەس بەس لەبەرەوەی لە ئێران دێ لێ هەرزان بووە یعنی لەوەی عالەمی نەفت و بنزین هەم شتێک هەرزان بوو یعنی هاتنی ئەو بنزینانە لە تورکیا لە ئێران زۆر گرنگە حتمما لەگەر لە ئێران لە تورکیانێ کار و بازیان لتری دەگەن تا 600 دیناری کامیان بۆمە گرنگترە ئێرانیان تورکیا نا ئێستا لە ئێران زیاتر دێ لە ئێران بەڵێ ئێران نرخەکەی هەرزانترە بەڵێ باشە کۆمەڵێک کاک دلێر ئەگەر دیمەنەکە بخاتە ڕوو کاک جبرائیل کاک دلێر ئەمە کۆمەڵێک بنزینە وەکو دەبینن ڕەنگی زۆرە کاک ئەحمەد تۆ خاوەن بەنزیخانەی زەحمەت نەبی پێم بڵێ ئەو هەموو بنزینە ئەو هەموو ڕەنگە چیە مەوزوعەوە هەیەکی بنزینەکە ئەوە سوپەڕە ئەوە مەعسەنە ئەوە سوپەرە ئەو سۆرەکە کامران ئەو سوورە بە 380 دلاری بوو ئەوڕ بە 440 دلاریش نییە ناو بازارێ 380 380 بە 440 دلاریش نییە یعنی ئێستا خاوەن بەنزیخانەیەک بێبی کڕێ نییە نییە ناوەڵنی ئەو هەموو جەماعەت لێرە شار ئەوە چێندەریەوە چ وڵات هەموو ئێرانیەوە ئەوە ئێرانیە باشە پێم بڵێ ئەو ڕنگانە بۆ ڕنگانە هەریەکی ڕەنجی خۆیت ئەوە ئەوە چیەوە؟ ئەو مەعسەنە حەسەنمان ڕەنگی بەم شێوەیە ئەوە سوپەڕە سوپەرمان بەم ئەوە گازە ئەوە هەریەکی ڕەنجی ئێرانیەکە ڕەنگەیە هەریەکی مەسفایەکە ئەوەی خۆیتی ڕەنجی خۆیتی کە بازار گران بووە فرتوفێڵیش زۆر بووە حتما کوفرت فێر زۆر ئێستا بنزین نیە ئێستا بڕۆ بنزینێکی خراپ بفرۆش لە بنزیخانەی حکومەت دەگات سەرڕاست بنزیخانەکەت پێقەبات دەکات ئێدە بنزینێکی باش با بێتە هەولێرێ با بێتە کوردستان ئادی و چۆندا ناخرێت داخراوە ئەریوەڵە دادەخرێت فاس حکوومەتە دەبی فاس حکوومەتەگە دەرنەچی دا باشە لێرە لەم بۆرسە هیچ کەسێک هەیە چاودێری ئەو بازارە بکە بەڵێ ئەوە لێرە سلڤەر و ئۆکتان و تەوافی فاس دەکرێت باش لێرە نوێنەری حکوومەت لە بۆرسە هەیە نییە لەسەر ماسنێکە لێرە دەفرۆشێت لە حکوومەت فاس دەکرێت ئەو جەکابرە دەیکڕی بە فاسی حکوومەت دەیکڕی بە شەرت وایە وای
قسەکەت بە شەر یعنی هەر بەنزیخانەیەک بەنزین بکرێت دەبێ بچێتە حکوومەتی سامانە سوورچەکان فعاز دەکەێت دەوێت بتە سامانە سروشتەکان فاسیکە بە فاسی سامانە سروشتەکان دەیفرۆشی بەڵام ئەمە لێرە نمونەیەک دەبا پاشان بەزینێشکە داخلی خەزانەکەی دەکەن نانە ئەو شتەنیە نانە لسنە دەگەڕێتن خۆ لە تەنکەریە تو دەردێنی دیکواری وەڵاتێک دەگەڕێت متابعی بکات دەگەرێتەوە حکوومەتی باشە ئێوە لەگەڵ ئەو کێشەی کە لە پەرویستخان و باشماخن تانکەرەکانی خۆمان دەڵێ کاکە بە ئێمە ئەو کارە بکەین ئێوە چی دەڵێن کێشەیە ئێرانیەک بینی چهان لەمە بینیتن هیچ فەرقی نییە ما باشە جەماعەتی مای هەرێمی کوردستان بەڵێ ئەوانیش کاسبکارن ئێستا ئێرانیەکان دەتوان بێنە هەولێر دەتوانن بەڵام ڕاستی ئەوەیە کە ئەوانی ساحب عایلەنە و کوردی خۆمان و خەڵکی زۆربەی ئەوانەی کە کاری گواستنەوە دەکەن چێنە ئێرانیەکان دەینن بە زۆری ئێستا ئێرانیەکان دەێنن بەڵام ئەمە مەبەستمان ئەوەی بەخوا من بەخۆم هیچ سیارێکی بارم نییە بەڵام کابراایە کە بڵێن دوو عایلە سێ عایلەیەک سیارەی کڕیوە بە سێ سوار دەفتەر دۆلاری من دڵی خۆما عاز دەکەم ئەوانیش استیفادە بکەن وەکو جەماعەتی ئێوە دەنگی خۆتان دەخەنە پاڵ دەنگی ئەو شۆفێرانەی کە لە سنوورن دەڵێن کاکە جیاوازی چێ بۆ ئێرانیە تورکێک بێتە کوردستان بە شخصی خۆم دەنجی خۆم استفادە ئێرانەکە استفادە شەریکای عقد دەکە یەکەم چش قسەی سیارەی دەکا یەکەم چلۆ سیارەکەی دەکەوتە کار دوکانی تا فرۆشتنی بازاری دەبی فیتەر بازاری دەبی گاز فرۆشتن بازاری دەبی یەکەم داهاتەکەی سەتانۆهەتی داوای سیارەکەی دەکە دەبی سیارەکەی خۆم بینی تۆ دەڵێ ئەم برایەکەم شۆفێرە من بڵێم برایەکەم شۆفێرە شۆفێری ئێرانیەکان پێیان گوت جاران دەسو ئاڵوگۆڕی مەتوزەکەیان دەکردەوە لە حازیۆمەران شۆفێری عێراقی دەسوولێوێن لە حازیۆمەران بارەکەی لە ئێرانیەکاندا دەگرت و دەهینەوە هەولێر لە بۆ بازرگانەکانی خۆمان سەردەمی کۆڕۆنا هەتا دوو هەفتە لەوەی پێش ئێرانیەکان پێیان گوت بۆ خۆتان کاکە لە خۆتان مزاهرەی دەکەن ڕێ دەگرن چ دەکەن ئەمان نییە لەبەرەوەی ئەمە ئەو بارێک کە باری دەکەین لەو مستەودعەکانی ئێرانی لە بۆ حدودی لە بۆ ناو هەولێرش هەمان کرێە ئەمە لاریمانی لەوەی کامگۆ بارەکانمان لە حازیۆمەران داگرن لە خۆتان ئیسفادەی بکەن ئەو پارەی خۆی وەرگرت ئەو پارە خۆی ئەوەی بجێبە یعنی ئەوەی کە زیادەکەیە لەوانەیە ئەوان پێیان خۆش و زۆریشان پێ خۆش ئێرانیەکان بەڵام ئیتر نازم حکوومەتی خۆمان لەو ئیزراعەتەکە نازانم باشە تۆ پێت وایە ینی ئەوە یان وەکو بڵێ تاوانەی گەورەیە خەڵکی ئێمە نەتوانێت مافی نەبێ بچێتە ئێران و ئێرانیش بێن ئەودیوی ئێران ناتوانم لە باتی ئێرانێکا قسەی بکەم فەرقمان چییە بۆ دەبێ ئێرانێک بێتە هەولێر ئێمە نەچین بۆ تاران سوتەمەنی ببێت دەتوانین دەکرێت بەڵام کامەرانزانی ئەو بەڕاستی ئەو ئاڵوگۆڕ بارە ئاڵوگۆڕکردنەکە زۆر تەشی باش بوو خەڵکی خۆمانی لە بۆ نمونە برای من هەفتەی سەفەرە کاتە دوو سەفەری هەبوو عایلەک دوو عایلە سە و سیارەی دەژیا نەیماوە ئێستا دانیش بە لەماڵی دانیش چارەسەر چییە؟ چارەسەرەوەی لە حکوومەت یاریە وەکو زارە و دوو هەفتە ئێستا بگەڕێتەوە باری ئێرانیەکان ئاڵوگۆڕی باری سیارەکانی خۆمان بکاتن ئێرانیەکان استفاد دەکەن خەڵکی خۆشمان استفاد دەکەن. تۆ دەڵێم لە حەزم لەسەر ڕێکەوتنەکان هەیە لە پێشودا لە نێوان برین هەرێمی کوردستان و ئێران و عێراق و ئێران بۆ پێ دوایە ئەو ڕێکەوتنانەی ڕابردوون عەدالەتی تێدا بوو کاکە ئێستا ڕێکەوتنەکان نابیەوانێ کو سارە ئێرانی داخلی عێراقی دەبی ئەمە ئێستا 50 دلاری لە سارە ئێرانی وەردەگرن تانکەرەکان سارە عێراقیش داخلی ئێرانە دەبی هەر سارەک 500 دلاری لێوە دەگری بیمە بۆ یەک سەفەر تۆ ینی باسەوە دەکەی شۆفێرەی ئێرانی بێتە کوردستان 100 دلار 50 دلار ڕسوماتەکەی 50 باشە ئەوەی خۆمان کوردەکەی خۆمان یان کەسی عراقی بچێتە ئێران 500 دلاری بیمە لێوە 500 دلار یەک سەفەر یەک سەفەر ڕابردوو بەم شێوەی بوو لە ڕابردوش بۆ شێوە پێش 4 سالیش هەر ئەوە بووە ینی دڵنیای تۆ خۆم مەکتب مەبی و سایق لە کنیە بار کردێت تا ئەو سعاتش باشە چ قازان چێ بۆ شۆفێرە یان بۆ ئەو کۆمپانیایی کە بەرەمە ئێستا ئێران دەرێ 500 دلار ینی چی دەداتێ ئێرە بەسبین ئێستا ئێران دەرێ با ساری عێراقیش بێ بارکە قەیناکە با ساری عێراقی بێتە دیوە بارکە بشتە ئێرانی بەس با 100 دلاری لێوەرگری بیمە سەفەرانە بۆ ئێرانی 100,000 تومانی لێوەدەگری بۆ ئێرانیەک 100,000 تومانی لێوەدەگری حکوومەتی ئێرانێ بۆ عێراقی 5 وەرەقی لێوەدەگری ئەگەر هەر ڕێکەوتنێ کرابی بەشی زۆری لە قازانجی ئابووری ئێران و ئێرانیە ئەبا سایقی عێراقی شۆل بکە ئەو کو سایق ئێرانی دێتە کوردستان با سایق کوردستانش بشتە ئێرانی بارکە بشتە مەشاد بشتە هەمەدان پشتە بەندەر ئیمام وایان نا باشە
پێم بڵێ تۆ دەڵێ من کۆمپانیامەیە لە بەغدا لێرە بەنزین دەڕواایە لە بەغداوە ئێستا عسەی مەسەلەن بەغدایە مووسڵ کەرکک لە کاربار دەکرێت لە بازیان بار دەکرێت بنزین باش بەس حکومت لێرەدا چێ شتەکەی لێرە توجاریە لە ناو مەسەلەن حکومەتی هەرێم لە بەغدا سعرەکە سعرەکی حکمی یەک سعرە پێ دوایە بۆ بنزین گران بووە ئەو سارێکە گران بۆ چەند لترێک چیەوە گرانبوونی بنزنی بە حکمیەوەی لەو ماوەی باشمە قەپات بوو ئەو ساخانە وێندە باشە داوا دەکەن کە سارەی ئێرانی داخل نەبی باشە ئەمن ئاگادارین باشە ببوورە ئەمە ئاگادارین پەروێستخان و باشما خەڵکێک دەڵێ کاکێمە تەنکەرمانەی خۆمان دێن بەس ئاجۆمەریشمان هەیە ئاجۆمەرانشمان هەیە ئاخر زیاتر بە ئەوان لێو کتاب لە دیوی ئێران زیاتر لێوێ نێزیکترە هەم عمل و کرێەکە ڕادەوەست مەسلەیەکی ڕێگاوانەکە کە ڕێگاکە دەگۆڕێت کری زیاتر دەبی ئێستا گە بێتە باشماقی دەتوانێت و سیارە بە 25 دلار کەمتر بینی. ئەمانە شۆفێری ئێرانین کە بە هەمان شێوە سوتەمەنیان هێناوەتە شاری هەولێر دەمەوێت ڕای ئەوانش بزانم چونکە کێشەکە لە نێوان شۆفێرانی ئێرانی شۆفێرانی عێراق و خەڵکی کوردستانە تۆ خەڵک شوێن دەرێ سەرداش تۆ کوردی باشە پێم بڵێ ئەو ئەوانەی کە دەڵێن شۆفێرانی عێراقی کوردستانی دەڵێن مافمانەیە ئێمەش بچینە ئێران تۆ دەڵێ چی وەکو شۆفێرە وەڵام ئەمەش ڕازین ڕازی ئەرێوەڵە ئەمەش لە مەرزە مەزبورین پێمان خۆشە ماشینە خاڵی کەینەوە ماشین عێراقی بۆمان بارکە ئەمەش نەیە بۆ ئێرە باشە ئێوە زەرەر ناکەن ئەو کات نازەڕێ دەناکەن بۆچی زەرەر ناکەن بۆمە ڕعاترە ئەمە پوڵی خۆمان لێ وەری دەگرینەوە وەری دەگرن بەڵام باشە تۆ لە ماوەی یەک مانگ چەند جار تۆ هات چۆ دەکەی مانگی یەک جار یەک سەفەر یەک سەفەر بەڵام بۆ دەردەینێ تازە مەزبورین چی بکەین مانگە یەک دەرفەتت هەیە مانگی یەک سرویس پاشەوی چی دەکەی هیچ لە ماڵ دەنوین استراتە دەکەین لە ماڵدا دەنیش ینی هەموو بژێوی ژیانت لەسەر لەسەر یەک کاروانە بۆ کورد لەسەر یەک کاروان باشە چەند پارە ڕسومات دەدەیتە کوردستان حکوومەت بە حکوومەت تقریبان دۆربەری 50 دینار 50,000 دینار 50,000 ئەی باشە شۆفێری عێراقی چەند دەدات بە ئێران هیچ بەما لەگەڵ نەماندە تەرەف حساب ئەمە باری دەدەم بە نەماندە بە خۆی بارەکەی دەدا بە ماشین عێراقی خودشون کرایه میدن میارن اینجا چی دەڵێ وڵا بە خۆیان کرایە دەدات ئەمە لەگەڵ شرکەتت حسابی باشە ما ربطی نداره ما گرفتیم الان مثلا 100 دلار گرفتیم آوردیم اینجا به ما فرق نمیکنه اونجا هم خالی کنیم این کرایه رو مثلا نمیگیریم این راه نمیاییم ولی اونجا خالی کنیم دیگه تمومه باشه دەڵا بۆ من فەرق ناکات چ لەوێ خاڵیکن چ ئێرە خاڵیکن هەر پولی خۆمان وەرگرت ئێوە پارەی خۆتان وەرگرتووە دروستە وەک بینیمان هۆکارەکانی گرانبوونی 1 لتر بنزین کە 25 دیناری هاتۆتە سەر هۆکارەکە باشماخ و پەروێستخانە وەزارەتی ناوخۆشاندێکی ناردۆتە ئەم سنوورە لەگەڵ کۆنسڵگەری ئێران گفتوگۆی کردووە لە هەوڵی چارەسەرکردنی ئەم گرفتەدا چارەسەرش کراوە بە پێی ڕاگەندراوە کە 4 خاڵ هەبووە لەو 4 خاڵە ئەوەی ڕێگە بە شۆفێرانی عێراقی دەدرێت بچێتە ئێران ئەوەی ماوە کە 1700 تانکەرە نیوەی شۆفێرانی عێراقی و نیوەی شۆفێرانی ئێرانی داخلی هەرێمی کوردستان دەکەن هەرچەندە شۆفێرانی خەڵکی کوردستان عێراقی دەڵێن ئەمە کاتیە چارەسەرەکە کاتێ پێویستە چارەسەری یەکجارەچی بدۆزرێتەوە ئێمە لەگەڵ بەڕێوەبەری دابشکردنی سوتەمەنی لە سنووری پارێزگای هەولێر قسە دەکەین با بزانین ئەم نرخە چۆن دەبێ ئایا مەترسیە لە گرانبوونی بنزین لە هەولێر لە هەرێمی کوردستان یاخود پێداویستەکان هەن و ناکات نرخەکە زیاتر بەرز بێتەوە. کاگاری چەندە ئاگاداری نرخی بنزینن لە بازار کە هەندێک لە بەنزیخانەکان بازدەوە دەکەن بۆ 1 لتر 25 دینار بەرز بۆتەوە. بەڵێ لە زۆر شوێن هەیە بەڕاستی بنزینەکە گران نەبووە چکاو بڕێکە پێویستە لە هەولێری لە پارێزگای هەولێر وەکو خۆیتی ئەو بڕێکە لە هەولێر دابین دەکرێتن هەموو ناوخۆیە زۆربەی زۆری سەتانەوەتی زیاتر لە ناوخۆیە لە پاڵەوگە گەورەکان پاڵەوگەی ناوخۆ ئەو بڕشکەمی نەکردیە ئەو گرانبوونەش بڕێکی زۆر کەمەوە لە هەم بەنزیخانەکان گران نەبووە زۆر بەنزیخانەیە بە هەمان نرخی پێشووی دومام لۆ پێش تا ئێستا بەنزین بەردەوام دەفرۆشێت. باشە ئەو کێشەی کە لە باشماخ پەرویستخانە
کاریگەری دەکا ئەگەر بەردەوامی لەسەر نرخی گشتی لە کوردستان ئەو کێشەیە بەڕای من کێشێکی کاتیە و ئەو بڕێکە زیاتر لە پارێزگای هەولێر دێ لە حازیۆمەران داخل دەبی لەوە ماگەی زیاتر هاتی لە مانکێتکە کەمی نەکردی ئەوەی باش ماخیش بە دڵنیای کێشەی کاتیە کاریگەری ئەو تو ناوی لەسەر هەولێری لەوانەر کاریگەری نەبێتن باشە چێ تەحکوم بە نرخ دەکا یعنی بۆ نمونە زۆر جار دەگوترێ ئەگەر لە فلان وڵات بنزینێ لێرە نرخەکە زۆر بەرز دەبێتەوە بەڕاست ئێمە لە دۆخێکی وای نەخێر زیاتر بەرهەمەکەوچی باسم کرد ناوخۆیە بەڵام بە دڵنیاییەوە نرخی بنزین لە بۆرسەی جیهانی و نرخی نەوتی خاو کاریگەریەکی دەبێتن لەسەر نرخی بنزین بەس بە شێوەیەکی گشتی نرخەکان جێگیرە و لەبەرەوەی بەرهەمەکە ناوخۆیە باشە چاوەڕی چی دەکەن بۆ داهاتوو پێتان وایە گۆڕانکاری نەبی چکە هەندێک کەس نازانم میتر لەوانەیە بۆ خۆشکردنی بازاڕەکەی دەڵێ ئەگەر بەوە بەردەوام بێ نرخی بنزین گران دەبێت نەخێری سۆر کارێک نیە ئێستاکە وا بکە کە نرخی بنزین گران بیتن وەکو باسمان کرد بڕەکەی زۆرە لە ناو خۆ بەرهەم دێتن و هیچ شتێکی وا ڕووی نەدایەکەوە بکاتن نرخی بنزین گرانبی ئەگەر یەکێک بۆ خۆی ئەو شتە باسکاتن دوورە لە ڕاستیەوە. کێشەی بەرزبوونەوەی نرخی بنزین کە بۆ 1 لتر 25 دینار بووە دیارە کێشەکە وەکو بەرپرسان لە وەزارەتی سامانە سروشتیەکان باسی لەوە دەکەن کێشەیەکی کاتیە هیچ مەترسێکی لە سەردانیە چونکە کوردستان خۆی خاوەنیە دەگێکی زۆرە و پاڵاوتگەی خۆی هەیە ئەو بڕێکە دێ یاخود ڕێی لێ دەگیرێ گرفتێک لەم ناو لەولا دروست دەبێت کاریگەری لەسەر نرخ ناکە ئەوان دەڵێن هەموو شۆفێران دڵنیا بنکە نرخی بنزین بەهۆی ئەو کێشێکی ئێستا دروست بووە بەرز نابێتەوە و دەگەڕێتەوە دۆخی جارانی خۆی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست